کابینەی مستەفا کاظمی چۆن پێکات؟ مەرجی پارتی و یەکێتی بۆ بەشداریکردن لە کابینەکە چی بوو؟ کورتەیەکی مێژووی دەربارەی بەشداری کورد لە کابینەکانی حکوومەتی عێراق. پارتی و یەکێتی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز ڕۆڵی گەورەیان لە بنیادنانەوەی دەوڵەتی نوێی عێراقدا و نووسینەوەی دەستوورەکەی دابینی. لە دوای ساڵی 2005ەوە لایەنە سیاسیەکانی عێراق ڕێکەوتن پۆستی سەرۆک کۆمار بۆ کورد و سەرۆکوەزیران بۆ شیعە و سەرۆکی پەرلەمان بۆ سوننە بێت. کورد لە سەرەتای ڕوخانی ڕژێمی باس لە پرۆسەی سیاسی عێراق ژمارەیەکی قورس بوو، بەڵام ساڵ دوای ساڵ پارتی و یەکێتی پێگەی کوردیان لە بەغدا لاواز کرد و ئەوەندەی بەدوای دەستکەوتی حیزبی و تاکە کەسیدا وێڵ بوون، نیو ئەوەندە لە خەمی ئامانجەنەتەوەی و نیشتیمانیەکاندا نەبوون. هەر بۆیە کورد لە گەمەکەرێکی ئەکتیڤی سەرگۆڕەپانی سیاسی عێراقەوە بوویە لایەنێکی پراوێزخراو. دوای ساڵی 2005 لە یەکەمین کابینەی هەڵبژێردراوی حکوومەتی عێراق لە کۆی 26 وەزیر 5 کورد بوون و ڕێژەی کورد لەو کاتەدا لە حکوومەتی عێراق لە سەدا 19 بوو. بەڵام بەهۆی هەڵەکانی پارتی و یەکێتی لە ساڵی 2020 لە کابینەی کاظمیدا لە کۆی 22 وەزارەت 3 وەزارەتیان پێدراوە و ڕێژەی کورد لە حکوومەتی عێراق لە سەدا 13 دابەزیوە. بە بەڕوای چاودێران هۆکاری لاوازبوونی پێگەی کورد دەگەڕێتەوە بۆ سەرقاڵبوونی پارتی و یەکێتی بە پۆست و پارە و لە بیرکردنی بەرژەوەندیە نیشتیمانیەکان. لەکە كل الموفقية يا كاكا مصطفى. چۆن مستەفا کاظمی کرایە سەرۆک وەزیرانی عێراق؟ لە کۆتایی ساڵی 2019 شەپۆلێکی خۆپیشاندانی پارێزگاکانی عێراقی گرتەوە. عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی عێراقیان ناچار کرد لە 29 2019 دەست لە کار بکێشێتەوە و خۆری حکومڕانی کوژایەوە. دوای دەست لە کار کێشانەوەی عادل عەبدولمەهدی یاریەکە لە محەممەد تۆفیق عەلاوی و عەدنان زورفی بۆ پێچێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق ڕاستپێردران، بەڵام شکستیان هێناوە و نەیانتوانی کابینەکە پێک بهێنن. دوجار لە 9 نیسانی 2020 بازەکە لە سەرشانی مستەفا کاظمی نیشتەوە و لەلایەن سەرۆک کۆماری عێراق بۆ پێچێنانی حکوومەت ڕاستپێردرا. مستەفا کاظمی تەمەن 53 ساڵ سەرۆکی دەستگای هەواڵگری عێراق بوو. توانی لە 7 یایار کابینەی حکوومەتەکەی بخاتە بەردەم پەرلەمانی عێراق و متمانەوە بگرێ. لە دانیشتنی 7 یایار پەرلەمانی عێراق دەنگی لەسەر 15 وەزیری کابینەکەی کاظمیدا و ژمارەیەکیشی ڕەت کردەوە. لە 6 حوزەیرانیش 7 وەزیری دیکەی کابینەکەی لەلایەن پەرلەمان متمانەیان پێدرا. پارتی و یەکێتی چۆن بەشداری کابینەکەی نوێی حکوومەتی عێراقیان کرد؟ قرار الثاني تشكيل لجنة عليا. پێش ڕاستپاردنی مستەفا کاظمی بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق، نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و لاهور تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پشتیوانی خۆیان بۆ کاظمی دەربڕی بێ ئەوەی گرنتی جێبەجێکردنی مافە دەستووریەکانی خەڵکی کوردستانی لێوەربگرن. کابینەی کاظمی لە 22 وەزارەت پێکهاتووە، لایەنە شیعەکان 12 وەزارەت، سوننەکان 6 وەزارەت و پێکهاتەی مەسیحی 1 وەزارەت و پارتی و یەکێتیش 3 وەزارەت. لە کابینەکەدا وەزارەتی دەرایی لە پارتی سندرایەوە و وەزارەتی دەرەوەی پێدرا. فواد حوسین کە لە ساڵی 2017 ئەندامی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بوو کرایە وەزیری دەرەوەی عێراق. بۆ 2 وەزارەتەکەی دیکەش نازەنین محەممەد لە پشی پارتی وەک وەزیری ئاوەدانکردنەوە و عادل عەبدولستار وەک وەزیری داد لە پشی یەکێتی دەستنیشان کران. پارتی و یەکێتی لە هەرێمی کوردستان لە ململانەی ئاڵۆزدان کەچی لە بەغدا بۆ پۆست و پارەیشیان گرتۆتەوە و لە ناو پەرلەمان دەنجیان بە وەزارەتەکانی یەکتر داوە. کارنامەی کاظمی دەربارەی هەرێمی کوردستان چی تێدایە؟ على المنهاج الوزاري لحكومة المكلف السيد مصطفى الكاظمي.
کارنامەی کابینەکەی کازمی هیچ گەرانتیەک بۆ جێبەجێکردنی مافا دەستوریەکانی خەڵکی کوردستانی تێدا نیە و تەنها بە چەندێڕێکی مەتاتی باسی هەرێمی کوردستان دەکات. لە کارنامەی کابینەکەدا هاتووە حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتەکەی هەرێم لە چوارچەوەی دەستور کێشەکان چارەسەرەکەن. لە کارنامەی کابینەکەی کازمی بەراورد بە حکوومەتەکانی پێشخۆی کەمترین بڕگەی بۆ مافا دەستوریەکانی خەڵکی کوردستان دانراوە، بەڵام پارتی وێچەتی لە پێناوی شەیداییان بۆ پۆست و پارە دەنگیان بە کابینەکەیدا، لە کاتێکدا بە هیچ شێوەیە گرنتی چارەسەرکردنی کێشەی موچە و خاک و پێشمەرگە و شایستە داراییەکانی جووتارانیان نەکردووە. بە پێچەوانەی پارتی وێچەتی هەریەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکگرت و گۆڕان ئایندە سەربەخۆ دەنگیان بە کابینەکە نەدا. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕاگەیاندووە دەنگ بە کابینەیەک نادەن ئەگەر زەمانەتی جێبەجێکردنی مافا دەستوریەکان و چارەسەرکردنی کێشەی موچەی تێدا نەبێ. بۆچی پارتی وێچەتی بە کابینەی کازمی ڕازی بوون؟ السيد فؤاد محمد حسين وزيرا للخارجية. بەهۆی دانانی وەزیری حیزبی بۆیان هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم پشتگیری کابینەکەیان کرد لە کاتێکدا هیچ زەمانەتێکی بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی خەڵکی کوردستانی تێدا نییە. ئەمە لە کاتێکدایە محەممەد تۆفیق عەلاوی کاندیدی پێشووی سەرۆکوەزیرانی عێراق ئامادە بوو بە نووسرا و زەمانەتی ناردنی موچە و شایستە داراییەکانی هەرێم کات، بەڵام بەهۆی دانەنانی وەزیری حیزبی بۆیان کەوتنە دژایەتی و نەیانتوانی کابینەکەی سەرکەوتوو بکەن. پارتی وێچەتی لە 17 ساڵی ڕابردوودا لە بەغدا چیان بۆ خەڵک کردووە؟ هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم لە 17 ساڵی ڕابردوودا نەیانتوانی کێشە سەرەکیەکانی خەڵکی کوردستان لە بەغدا چارەسەر بکەن. بە جۆرێک لەو ماوەیەدا نەیانتوانی 1 سانتیمەتر خاچی ناوچە دابڕێنراوەکان بگەڕێنەوە سەر هەرێم و لە چارەسەرکردنی کێشەکانی دیکەش لە پێناوی پارە و پۆست شکستیان هێنا.